خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن و تەوەری ئەم ڕۆمان ئایندەی پەیوەندیەکانی نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری تورکیایە. نزیکەی 10-12 ڕۆژ لەمەوبەر قەشە ئەندرۆ برۆنسن لە گرتووخانەوە گوێزرایەوە شوێنێکی تر و بەدەست بەسەری هێڵراوەتەوە لە تورکیا ڕادەستکردنەوەی ئەم قەشە ئەمریکاییە ڕەت دەکاتەوە وێڕای ئەو ئاگاهیانەی لە واشنگتنەوە دەدران بە ئانکەرە. ئەگەر تورکیا بڕیارێکی دەستبەجێی نەدات بۆ ئازادکردنی ئەو پیاوە ئاینی بێتاوانە و نەیگەڕێنێتەوە بۆ ئەمریکای وڵاتی خۆی، ئەوە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سزای تون دەسەپێنێتە سەر تورکیا تا ئەو کاتەی قەشە ئەندرۆ برۆنسن ئازاد دەکرێت. سەرۆک داناڵد ترامپ بڕیاری سەپاندنی سزایدا بەسەر هەردوو وەزیری داد و ناوخۆی تورکیا لەسەر بنچینەی پەیوەندیان بە دۆسیەکەی برۆنسنەوە، وەک ئانکەرە دەڵێت بە تاوانەکانی سیخڕایەتیکردن و هەبوونی پەیوەندی بە ڕێکخراوی تێرۆریستیەوە دەستگیر کراوە. لەسەر ڕێنمایەکانی سەرۆک، وەزارەتی خەزێنە سزای وەزیری داد و وەزیری ناوخۆی تورکیا دەدات. ئەو دوو وەزیرە ڕۆڵی سەرەکیان هەبووە لە دەستگیرکردن و زیندانیکردنی قەشە ڕۆبنسۆن، وەک بەرئەنجامێکی شتەواوی موڵک و ماڵ و سوودی هەر موڵکێکی ئەو دوو وەزیرە کە لە سنووری یاسایی ئەمریکادان سڕ دەکرێن و بەگشتیش قەدەغەیە خەڵکی ئەمریکاش هیچ سەر و سەودایەکیان لەگەڵ بکەن. سەرۆکی تورکیاش بڕیاری خۆی ڕاگەیان بۆ سەرکردنی سامان و مڵک و ماڵی هەردوو وەزیری داد و ناوخۆی ئەمریکا لە تورکیادا. ئەلبەت ئەم بڕیارەش وەک تۆڵەسەندنەوەیەکە لە ئەمریکا لەسەر ئەو سزایانەی سەپاندویانەتە سەر تورکیا. تا ئەم یەک دوو شەوەی ڕابردوو پشوو درێژی خۆمان پاراست. ڕێنەمایی دەدەم بە هاوڕێکانم تا سامانی وەزیرەکانی داد و ناوخۆی ئەمریکا ئەگەر هەیان بێت لە تورکیادا سڕ بکەن. ئەو ڕێوشێنانەی ئەمریکا بەرامبەر تورکیا گرتنیە بەر نەبوونی ڕێز بەرامبەر تورکیا نیشان دەدات. چاوی واشنگتن بۆ ئەم بەرنامەیە میوانداری دکتۆر مەروی تاهرۆغلو دەکات لە نێوەندی داکۆچیکردن لە دیموکراسی. هەروەهاش ئارام هامپەریان بەڕێوەبەری جێبەجێکار لە کۆمیتەی نیشتیمانی ئەرمینیاییەکان لە ئەمریکا. دکتۆر مەروی ئارام زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیەدا. دکتۆر مەروی حەزەکەم لە لای جەنابتەوە دەست پێ بکەم. ئەلبەتە پاش ئەوەی کە ئەم سزایانەی تورکیا دراون بە یەکێک لە بەدترین سەروەختی پەیوەندیەکانی نێوان تورکیا و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لێی دەڕوانرێت. ئەم سزایانەیە ئەم ئاڵۆزی پەیوەندیانە هەر بە تەنها پەیوەندی هەیە بە قەشە ئەندرسنەوەیان یان چیتر هەیە لە ئارادا؟ Yes, well, we are certainly at the lowest point in the crisis that we have seen in decades. بەڵێ بەبێ هیچ گومانێک لە ئێستادا ئەو پەیوەندیانە لە نزمترین ئاسیاندان لە ماوەی دەیان ساڵی ڕابردوودا. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و تورکیا لە ساڵانی 50کانەوە و تەنانەت دەکرێت بڵێم لە چلەکانیشەوە هاوپەیمانی یەکتر بوون. ئێستاش کە ئەم قەیرانە دەبینین، وەک زۆر کەس کە دەڵێن گەورەترینە لەوەتەی قەیرانی قوبروسەوە، من قسەم لەسەر ئەوەیە لە چەند ساڵی ڕابردوودا ئەم پەیوەندیانی نێوان ئەنکەرە و واشنگتن تا دێت خراپتر دەبن و بەڕاستی ژمارەیەک فاکتەر هەن ئەو پەیوەندیانیان گەیاندۆتە ئەم ئاستەی ئێستای، یانی هەر تەنها دەستگیرکردنی قەشە برۆنسن نییە. یەکەم تورکیا ژمارەیەک هاوڵاتی ئەمریکایی خستۆتە زیندانەوە و قەشە برۆنسن یەکێکە لەو هاوڵاتیانی گیراوانە. ئەمە بێلەوەی هاوڵاتیانی تورکیاییش هەن کە کاربەندی بواری دیپلۆماسی ئەمریکا بوون لە دوو قونسوڵخانەی ئەمریکادا، قونسوڵخانەی ئەمریکا لە ئەستەمبول، قونسوڵخانەی ئەدەنە. ئەو سێ کەسە هاوڵاتیەی تورکیان و لەگەڵ دەستگابیانیەکاندا ئیشیان کردووە. لەم دوو ساڵی ڕابردوودا دەستگیر کراونەوەتە لەوەتەی هەوڵە سەرنەکەوتۆکەی کودەتاکەوە. لە ڕاستیدا سەرەتا پشێوی ئەم پەیوەندیانە لە مانیدەی ڕابردووە دەستی پێکرد، واتە کاتێک ئەمریکا وەڵامی هەبوو بەرامبەر دەستگیرکردنی ئەو کەرماندانەی کونسوڵخانەکانی. ئەو وەڵامە دۆسەی قەدەغەکردنی ویزاردانی هێنایە ئاراوە لە هاوڵاتیانی تورکیا. ئەو بۆ قونسوڵخانەی ئەمریکا ڕایگەیاند کاری ویزا پێدان بە هاوڵاتیانی تورکیا ڕادەگرێت. لە هەمان کاتیشدا تورکیا بە هەمان شێوە تۆڵەی خۆی کردەوە. بەڵام ئەوە بوو ئەو کێشەیە لە ماوەی 2 مانگدا چارەسەر کرا. با ڕاستگۆش بم، هێشتا وردەکاری ئەوە نازانین چ شتێک بوو مای چارەسەرکردنی ئەو گرفتە، تەنها ئەوە نەبێت حکوومەتی ئەمریکاوەتی دڵنیایی لە تورکیا وەرگرتووە کە ئەو ڕەوشە درێژەی نابێت ئەوەی دەستگیرکردنی هاوڵاتیانی ئەمریکایی لە تورکیادا بە تۆمەتی تەمەمژاوی. بەڵام بە ئاشکرایی دەرکەوت
ئەو چارەسەریە سوودی نەبوو. ئێستاش پاش ساڵێک ئەوە تا دەیبینین دوو وەزیر لە وڵاتێکی هاوپەیمانی ناتۆدا سزا دەدرێن. ئەمەش کێشەیەکی گەورەیە. دێمەوە بۆلات بە لە حەزەکەم لە ئارام پرسم. ئارام بەڕای تۆ خراپبوونی ئەم پەیوەندیانە دەرفەتێکی هێشتۆتەوە بۆی جارێکی کە تورکیا و ئەمریکا بتوانن پەیوەندیەکی تر لەسەر بنچینەی متمانە بە یەککردن دروست بکەن ئەوە؟ It's a great question. Erdogan basically took the US-Turkey relationship. ئەمە پرسیارێکی زۆر باشە. لە ڕاستیدا ئەردوغان پەیوەندیەکانی تورکیا و ئەمریکای بردە دەرەوەی ڕێڕەوی خۆی و خستێباری سەر و سەوداکردن لەگەڵ ئەم پەیوەندیانەدا. بە پێی سیستمی کۆنی پەیوەندیەکان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبوایە ڕابردووی تورکیای لەبیر بچێتەوە و گوێژ نەداتە ئەوەی چی لە ناو تورکیادا دەگوزارێت و ئەمریکا بێدەنگ بێت لێی و لە بەرامبەریشدا تورکیا هاوپەیمانێکی هاوکار بێت لەسەر کاروبارەکانی ناوچەکە. جا ئەمە بەڕاستی ئەو پەیوەندیانەی نێوان ئەم دوو هاوپەیمانە بووە کە هەردوو وڵاتی بۆ دەیان و دەیان ساڵە پێکەوە بەستۆتەوە. بەڵام ئەردوغان بڕیاریدا چیدی ئەوەی ناوێت و بڕیاریدا بچێتە ڕەوشێکی ترەوە لەسەر بنچینەی ئەوەی من وا دەکەم و تۆش ئەمەیان بکە. هەر بۆیە لە بەرەنجامیشدا بۆی دەردەکەوێت ئەم جۆرە سیاسەتە بە بەرژەوەندی خۆی ناشکێتەوە و یانیش خراپ بەسەریدا دەشکێتەوە، چونکە لە سنووری خۆی دەرچۆ و پێشی نازانێت و بە تێپەڕبوونی کاتیش باجەکەی دەدات و باجێکی قورسی لەسەر دەدات بۆ ئەو سەرکێشیانەی دەیکات. چییە بێ ئەو باجێکەیدا چییە؟ ئەردوغان دەستڕاگەیشتن بە سیستمی ئابووری جیهان لەدەست دەدات کە لە بنەڕەتدا لەلایەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕێبەرایەتی دەکرێت. بۆ نمونە قەرز وەرگرتن لە دەست دەدات کە بەڕاستی تورکیا پشتێکی زۆری پێبەستووە. لەوانەشە ئەردوغان و حکوومەتی تورکیاش بۆ دەیان ساڵ بێت بە بێبەها لێیان ڕوانی بێت و بڵێن بۆ قەرز وەرگرتن مسۆگەرن. بنەمای باری ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ڕێبەرایەتی ئەمریکای و ئەمریکاش بنەماکەیەتی و ئەردوغان دەستبەرداری ئەویش بووە. جا بەلای کەم لە بواری ئابووری و ئەو جاش لە بواری ژیۆپۆلەتیکیشەوە ئەردوغان باجەکەی دەدات. ئەردوغان بڕیاری داوە کە هەر خۆی ببێت و بڵێت پێی وایە دەتوانێت لە شوێنی تر سەودای باشتری دەست بکەوێت. جا بە چاوەڕێ بین بزانین دەتوانێت یاننا. ئیتر ئەمە ڕەوشەکەیەتی و چاوەڕوانین بزانین بەکوێ دەگات. پێشم وانە لە ماوەیەکی نزیکدا بگەڕێنەوە ئەو سەروەختەی هەبوونی پەیوەندیە هاوپەیمانانە لەسەر بنچینەی متمانە. با بزانین ترامپ و ئەردوغان چیان لە توانادایە بیکەن. دکتۆر مەروی بەڕای تۆ دۆسیەکەی زەراب لە نیویۆرک و دادگاییکردنی زەراب ئەمە چەندێک کاریگەری هەیە؟ راپۆرتێکمان بینی لە بلومبەرگ بڵاو کرایەوە، ئەو راپۆرتە چەندێک جێی متمانەیە؟ Yes, I think it is because this Bloomberg report that you're referring to. بەڵێ پێم وایە جێی متمانەیە، چونکە ئەو راپۆرتەی بلومبەرگ کە ئاماژەی پێکرد ڕێک لەو ڕۆژدا بڵاو کرایەوە کە سزاکان سپێنرانە سەر ئەو دوو وەزیرەی تورکیا. راپۆرتەکەی بلومبەرگ وەک نووسراوە لەسەر بنچینەی زانیاریەکانی هەردوو لایە، واتە زانیاری هەم لە حکوومەتی تورکیا و هەمیش لە حکوومەتی ئەمریکاوە. بەپێی ئەو راپۆرتە بەڕێوەبەرایەتەکەی ترامپ و ئەردوغان پێی دەچێت لە دانوستاندندا بوو بن لەسەر ئازادکردنی قەشە برۆنسن. لە بەرامبەر ئەوەشدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ژمارەیەک پەیمانی داوە و پێشم وایە لە هەمووی گرنگتر ئەوەیانە کە پەیوەندی بە دۆستەکەی زەرابەوە هەیە. ئەمەش ینی خۆدزینەوەی تورکیا لە سزاکانی ئەمریکا سەپاندوێتێ سەر کۆماری ئیسلامی ئێران. ساڵی پار دادگایەکی گەورە هەبوو لە نیویۆرک و لەو دادگاییدا جێگیری سەرۆکی بانکی خەڵق گوناهبار کرا. بەڕاستی ئەو دادگاییکردنێکی زۆر گرنگ بوو، چونکە ئەو گەورە کاربەدەستەی بانکەکە گوناهبار کرا. ئەمە بێلەوەی سلماندیش بوو کە تورکیا و بە تایبەتیش ئەو بانکە کە سەر بە دەوڵەتە واتە بانکی خەڵق یارمەتی کۆماری ئیسلامی ئێرانیان داوە تا خۆی لە سزاکان دەرباز بکات. ئێستاش وەها چاوەڕوان دەکرێت وەزارەتی خەزینەی ئەمریکا سزایەکی گەورەی دارایی ئەو بانکە بدات. جا لەگەڵ ئەمانەدا و بەبەرچاوکردنی خراپی باری ئابووری تورکیا بە تایبەتی لەم چەند مانەی ڕابردوودا ئەو سزا گەورە داراییە و لەوانەیە ئابووری تورکیا تێک بشکێنێن. جا بەپێی ئەو سەودایی نێوان بەڕێوەبەرایەتی ترامپ و ئەردوغان یان بەپێی دانوستاندنەکان کە پێی دەچێت لەسەر ئازادکردنی قەشە برۆنسن بوو بێت، دەبوایە ماوەیەک لەمەوبەر بەڕێوەبەرایەتی داوای لە وەزارەتی خەزینە کردبێت سزایەکی سووکی دارایی بانک خەڵق بدات. لە کاتێکدا ساڵی پار قسە و باسێک هەبوون ئەو سزاداراییە دەگاتە بڕی 37 میلیارد دلار کە بڕێپارەیەکی ئەجگار زۆرترە لەو سزایی خرایە سەر بانقێکی فەڕەنسایی.
لەسەر دۆسەیەکی هاوشێوە. دانانی سزایەکی ئاسایی لەسەر باقی خەڵک نابێتە سەرکەوتنێکی گەورە بۆ ئەردوگان. جا پرسیارەکە لەوەدایە ئایا چ شتێک ڕوویدا و ڕێگر بوو لەوەی ئەو سەودایە کاری پێ بکرێت. بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە تورکیا کە لەناو واشنگتن بە بارمتەگری دیبلۆماتان ناودێر دەکرێت بە ئاشکرایی دەیبینین دەستگیرکردنی هاوڵاتیانی ئەمریکایی بە تۆمەتی گوماناوی. ئەوەی کە ئەردوگان دەگەڕێت بە شوێن بەدەستهێنانی چەند لە بەردانەوانندنێکی سیاسیانەدا لە ناو هاوپەیمانەکانیدا. ئەمەش ینی بەکارهێنانی ئەو گیراوانە وەک زیندانی سیاسی وەک هۆکارێکی سیاسی بۆ دیبلۆماسیەتەکەی خۆی. جا هەر بۆیە پێم وایە کە هەڵەبوو تەنانەت واشنگتن بەشداری هەبێت لەو جۆرە هەوڵانەدا و ڕاستی ئەوەش کە بەشداری هەبوو لەو دانوستانانەدا وەک ئاراموتی نیشانی دەدات ئەو جۆرە پەیوەندیانە چیان بەسەر هاتووە. ئەمەش ئەو دیبلۆماسیەتەیە کە هەردوولا لە ئێستادا گرتوویانەتە بەر. ئەرام بە بڕوای تۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەتوانێت برد ئەوان بێ درێژە بەم جۆرە سیاسەتەی خۆی بدا لەگەڵ تورکیادا یا کۆمەڵی فاکتەر هەن کە ئەمریکا ناچار دەکەن بۆ نمونە هاوپەیمانێتی ناتۆ بۆ نمونە ڕووداوەکانی ئێستەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. There will be pressure, but it's going to be a different kind of pressure. For years, دەزانی فشار دەبێت، بەڵام فشارێکی جیاواز دەبێت. بۆ ساڵانێکە کۆمەڵگەی سیڤیل لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کێشەی ڕژدی لەگەڵ تورکیادا هەیە. کریستیانە پڕۆتستانەکان کێشیان هەیە لە سەر چۆنیەتی سەر و سەوداکردنی تورکیا لەگەڵ قەشە و کەسایەتیە ئاینیەکاندا. یۆنانیەکانی قوبرس، کۆمەڵگەی ئەرمینیەکان لەسەر دۆسەی ژینۆساید، چالاگوانانی مافەکانی مرۆڤ، لەسەر دۆسەی کورد، ڕۆژنامەوانی مافەکانی مرۆڤ. ئەم هەموو دۆسیانە زۆر بەڕژدی لەناو کۆمەڵگەی سیڤیلی ئەمریکادا باس کراون. بەڵام لە ئاستی هەرە بەرزی سیستمی سیاسی ئەمریکادا ڕێی لێ گیراوە، ینی وەزارەتی دەرەوە، وەزارەتی بەرگری، کۆشکی سپی. بۆ لەمە دووە وەها نابێت. پێم وایە ڕێبەرانی ئەمریکا ئەوانی لە ئاستە بەرزەکاندان دەڵێن باشە تۆ دەتەوێت گۆڕانکاری لە پەیوەندیەکاندا هەبێت کەواتە با هەر یەکێک لەم دۆسیانە بکەینەوە و وتی وێژێکی چڕ و پڕی لەسەر بکەین و چیدی ڕێکەوتنە کۆنەکان ناتانگرێتەوە و با دەست بکەین بە وتوێشکردن لەسەر ڕێکەوتنی نوێ. ئەردوغان دەیەوێت لەسەر ڕەخنە و ناڕزایەکانی بەرامبەر وڵاتە گرتوەکانی ئەمریکا قسە بکات. زۆر چاکە، ئێمەش قسە لەسەر ڕەخنە و ناڕزایەکان لەسەر ڕژێمەکەی تۆ دەکەین. هەموو ئەوانەی کە ئاماژە و پێکردن زیاتر پەیوەندیان هەیە بە دۆسیەکانی مافەکانی مرۆڤەوە. پێت وایە ئەم بەڕێوەبەرایەتیە بە تایبەتی بەڕێوەبەرایەتەکەی دۆناڵد ترامپ یعنی زیاتر پەیوەندی بە مافی مرۆڤەوە هەبێ یا کێشەکە زیاتر لە ڕوانگەیکی سیاسیەوە بینێ؟ پێم وایە بە ئاشکرایی تێکەڵەیەکە لە هەردووچان. تۆ خەڵکت هەن بڕوایەکی تەواویان هەیە بە ئازادی ئاینی و مافەکانی مرۆڤ. ئەمەش لە ئێستادا دیاردەیەکی بەهێزە لە ناو ئەمریکادا. لایەکی تریش هەیە کە تند و واقعیشن، ئەوانەی سیاسەتی دەرەوەیی دادەڕێژن. جا لە نێوان ئەم دوو لایەنەدا هاوبەندیەک هەیە و تیاندایە دەڵێن تورکیا هاوتەریب نییە لەگەڵ بەهاکانماندا و کاتێکیش ئەوانەی لە بواری ژیۆپۆلەتیکدا قاڵ دەبنەوە دەڵێن لە ڕووی ژیۆپۆلەتیکیشەوە تورکیا ناتەبایە لەگەڵماندا. جا بۆچی ئێمە وا بە جیاوازی بیر دەکەینەوە و وەها بە هەستیاری سەر و سەودا لەگەڵ هەموو قسەیەکی بۆ غرایی ئەردوغاندا دەکەین و بیکەین بە کێشەی خۆمان. نا ئەوانە کێشەی ئەردوغانن و هەر خۆی دەبێت باجەکەشی بدات. ئەگەر وڵاتان لەگەڵەوەشدا کە ڕەوشەکە ئاڵۆزە و ئاستی پیشەویەکانیش لە پەیوەندیە دیپلۆماسیەکانی نێوان ئەمریکا و تورکیادا لە بارێکی زۆر خراپدایە، بەڵام وەزیرانی دەرەوەی هەردوو وڵات لە پەراوێزی کۆبوونەوەی وەزیرانی دەرەوەی وڵاتانی باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا لە سنگاپورە هەوڵ دەدەن ئاستی نیگەرانیەکان کەم بکەنەوە. کۆبوونەوەیەکی دووقۆڵی باشم هەبوو لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا. ئەوم ڕوون کردوێتەوە و باشیش گەیشتووە کە دەبێت قەشە برۆنسن ئازاد بکرێت و ڕێگەی بدرێتێ بگەڕێتەوە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەروە ئەوانی تریش کە لە تورکیا هێڵراونەتەوە ئەوانیش دەبێت ئازاد بکرێن. هیوام هەیە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەم داوایانە جێبەجێ بکرێن. نامەوێت هەر لە ئێستاوە پێشبینی بکەم سەبارەت بەوەی ئایا لە ئایندەدا چی ڕوودەدات یان ڕوونادا، بەڵام وتوێژێکی زۆر باشمان بووە و هیوادارین لە چەند ڕۆژ یان چەند هەفتەی داهاتوودا بەرەو پێشچوون ببینین. وەزیری دەرەوەی تورکیاش ئاماژەی بەوە کردووە کە چۆن دەکرێت پەیوەندیەکانی ئەنکەرە و واشنگتن بخرێنەوە سەر ڕێڕەوی خۆی.
Ülkeler arasında sorunlar olabilir, yaşanabilir, görüş ayrılığı da olabilir. دەشێت کێشە هەبن لە نێوان وڵاتاندا، دەشێت ئاڵۆزی سەر هەڵبدەن، دەشێت جیاوازی ڕوانینیش هەبن. بەڵام وەک تورکیا هەمیشە خواستمان بووە کێشەکانمان لە ڕێی دیپلۆماسی و دیالۆگ و تێگەیشتنی هاوبەشی دوولایەنە و بەڕێکەوتن چارەسەر بکەین. ئەمەش بەردەوام ڕێبازی ئێمە بووە. لە لایەکی ترەوە بۆ ئەمریکایەکانمان دووبارە کردوێتەوە زمانی هەرشەئامێز و سزادان هیچ بەرەنجامێکی نابن و لەو بڕواایشداین ئەمە بەباشی تێگەیشتون. یەکەم کۆبوونەوەی پەمپەیۆ و چاوشۆڵ و لە پاش سزاکانی ئەمریکا بۆ سەر تورکیا، بەڵام هێشتاش ئەنکەرە لەو بڕوایەدایە بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ترامپ هۆکاری تێکچوونی پەیوەندیەکانی هەردوو وڵاتە. تورکیا هەوڵدەدا داسی زیانەکان کەمترین بن. ترامپ زیانی لە پەیوەندیەکانی نێوان تورکیا و ئەمریکا داوە، ئەوەی ئێستا تورکیا دەیکا سوتاندنی هەموو پردەکان نییە، بەڵکو هەوڵدەدا زیان بە پردەکان نەگات و هەوڵش دەدات ئەوەی ماوە لە پەیوەندیەکان ڕزگاریان بکات. چاودێرانیش باشتربوونی ئەم پەیوەندیانەی ئەنکەرە و واشنگتن بە ئاسان نابین و ئەگەری هەنگاوی زیاتری ئەمریکاش بە دوور نازانن. لەوانەیە هەنگاوی زیاتر بنرێن بەو ئاراستەیەدا ئەگەر ئەمریکایەکان جموجوڵێک لە تورکیاوە نەبینن، ئەگەر بەرەو پێشوونێک لە دۆسیی قەشا برۆنسن و گیراوەکانی تریشدا نەبینن، یانی ئەگەر ئازاد نەکرێن، ئەوە زۆر پێدەچێت ئەمریکا سزای زیاتر بسەپێنێت بەسەر کەسایەتی تر لە تورکیادا. دکتۆر مەروی گوێمان لە هەردوو وەزیری دەرەوەی ئەمریکا و تورکیاش بوو. بۆ جۆرە لێدوانانە بەڕای تۆ ئەتوانن ئەم قەیرانە هێور بکەنەوە و نیگەرانی خەڵکیش لەسەر ئەم دۆسەیە کەم بکەنەوە؟ بەڵێ بەداخەوە پێم وانییە چونکە شتێکی ئاساییە بۆ وەزارەتی دەروی ئەمریکا لێدوانێکی لەو شێوەیە بدات، بەڵام بەداخەوە لە ئێستادا کێشەی زۆر هەن لە نێوان هەردوو وڵاتدا. ئەمەش زانراوە چونکە ژمارەیەک لیژنە هەن هەردوو لاپێکیان هێناوە لەوەتەی بەڕێوەبەرایەتیەکەی ترامپ دەست بەکار بووە. ئەردوگان لە ڕاستیدا دەیەوێت و هەوڵیش دەدات تا لۆمەی زۆربەی کێشەکانی نێوان تورکیا و ئەمریکا لە ئەستۆی بەڕێوەبەرایەتیەکەی باراک ئۆباما بنێت. دەیەوێت بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا وەک لاپەڕەیەکی نوێ بەکاربێنێت بۆ دەستپێکردنەوەیەکی نوێی پەیوەندیەکان لەگەڵ سەرۆک ترامپدا. بەڵام ئەوەی ئەردوگان دەیویست نەبوو. لەوتای سونخواردنی یاسایی سەرۆک ترامپەوە لە نزیک ساڵ و نیمێک لەمەوبەرەوە ژمارەیەک لیژنە هەوڵ دەدەن ناکۆکیەکان و جیاوازەکانی نێوان هەردوو وڵات بڕاوێننەوە. ناکۆکی و جیاوازەکان لەسەر سووریا، جیاوازەکانیان لەسەر ئێران، سزاکان لەسەر ئێران. جا دەستگیرکردنی هاوڵاتیانی ئەمریکایی تەنها یەک پارچەی ئەو هەموو کێشە و ناکۆکیانەیە. هەر بۆیە پێم وایە دیمەنەکە زۆر ناڕوونە، تەنانەت لە پەیوەندی بە دۆسێکی قەشە برۆنسنەوە ئەوە تا هەوڵی دوولایەنەی هاوبەشی کۆماری و دیموکراتەکان دەبینین لە کۆنگرسدا تا سزای زیاتر بسەپێنن بەسەر تورکیادا. گرتنبەری ڕەوشێنی نوێ تا زیان لە تورکیا بدات یان ڕێگر بێت لە سیاسەتی بە بارمتەکردنی دیبلۆماسی لەلایەن ئۆردوگانەوە. ئەلبەتە ئەمانە هەوڵن و هەر تەنها بۆ ئازادکردنی برۆنسن و ئازادکردنی هاوڵاتیەکانی تری ئەمریکا نییە، بەڵکو هەوڵیشن بۆ ڕاگررتنی ئەو ڕەفتارانەیە کە تورکیا دەیان کات. لە بیرمان نەچێت سزای تریش لە ئارادان کە کۆنگرس دەخواسێت بەسەندیان بکات و وەک سزایەک بەرامبەر تورکیا بۆ ئەو سەودای کڕینی S-400 لە رووسیا. جا زۆر شتن کە پەیوەندیان بە کاروباری بەرگری و ژیۆپۆلیتیک و سیاسەتی ناوخۆ و سەروەری یاسا و ئەو دۆسیانەوە هەن کە بەڕاستی دۆسەی سەرکین. و ئەگەر سیر بکەین هەردوولات چۆن سەر و سەودا لەگەڵ دەکەن، ئەوە هیچ شتێکی وەها نابینین ئاماژەی پێ بکەن کە ئەمە بەڕاستی سەرکەوتنە ببێتە شتێک هیوایەکمان بداتێ بۆ ئایندا. بەڕاستی هیچ شتێکی وەهای تێدا نابینم باش بێت و پێشم وایە تەنها شتێک کە دەشێت پێشبینی بکرێت سەبارەت بەوەی چی دەگوزارێت ئەوەیە ئەو کێشەیە ئاڵۆستر دەبێت. ئۆردوگان ڕێک وەک خۆی ببیندرێت ئەو وەڵامی دەبێت بۆ شتەکان و وەک ئەوەی لە ڤیددیۆکەی دابینیمان و ئێستا هەوڵ دەدات سزای وەزیرەکانی ئەمریکا بدات و ئیتر بەڕاستی هەروادی و ڕەوشەکە ئالۆستر و ئالۆستریش دەبێت و منیش بە خۆم هیچ هەنگاوێکی ئەرینی نابینم بنرێت بۆ ئایندا. ئارام حەزەکەم ڕای تۆش بزانم هاوڕای لەگەڵ دکتۆر مێروی. بەڵێ بەبێ هیچ گومانێک هاوڕام. بێگومان ئەرکەکانی دیپلۆماتی هەردوو وڵات بنیادنانی پردەکانی پەیوەندیەکانن و خۆیان بەگەشتبین دەربخەن. ئاڵۆزی ڕەوشەکە هەر چۆنێک بێت بە دەموچاوێکی خۆشحاڵیەوە خۆیان دەربخەن. بەڵام ڕاستیەکە ئەوەیە بناغی ئەم پەیوەندیانە لە وەرچەرخاندایە. جا خەڵک دەتوانن ئەو پردانە دروست بکەن، بەڵام زەمینەکە لە وەرچەرخاندایە و زیاتر لە یەکیان دوور دەخاتەوە و ئەمە ژوەها دەکات هەروادێ و سەختیەکان زیاتر
بن ئەمە ئەو ئەرکە نییە هەر تەنها لەسەر ئاستی تەکنیکی دیپلۆماسی بەڕێوە ببرێت. تورکیا بڕیاری داوە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا بباتە دەرەوەی ڕێڕەوی خۆی و ئەو کاتە بەرەنجامەکانی دەبینین. ئێستاش یەکەم بەرەنجامی ئەو ڕەوشە دەبینین. بە تەواوەتیش دڵنیا نیم لەوەی بەرەوکوێ دەڕوات، بەڵام دەتوانم بڵێم دەرفەت دەڕەخسێنێت بۆ ئاگاهی و چاودێریەکی تر لەلایەن واشنگتنەوە لە ژینگەی زیاتر ڕاستدا و لە ژینگەیەکی دروستیشدا. ئەوەش ڕاستە بۆ دۆستە یۆنانی و کوردەکانیشمان و ئەوانی تریش جا لە ئاوەها ڕەوشێکدا گێرە شێوێنی زیاتر و وێرانکردنێکی بەرچاو ئەگەریان هەیە. بە ئاشکرایی مەترسی هەیە، بەڵام هەندێک دەرفەتیش دەڕەخسێن. ئەگەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سزای زیاتر بسەپێنێتە سەر تورکیا هەر لەسەر ئەم دۆسیە یا دۆسیەکانی تریش تەنانەت و پەیوەندیەکان زیاتر بەرەو خراپتر بڕۆن، باری ئابووری تورکیا ئەوەندەی تر خراپتر ببێ، پێ دوایە ئەمانە ببنە هۆکارێک کە تورکیا پاشەکشە لەو جۆرە سیاست و لەو جۆرە ڕوانینانی خۆی بکە؟ It's hard to say. I think that's a judgment for the president and the people of Turkey to resolve. I can say this, though, that as قورسە بتوانرێت قسەی لەسەر بکرێت. پێم وایە ئەوە بڕیاری سەرۆکی تورکیا و گەلی تورکیایە، بەڵام دەتوانم ئەوە بڵێم کە لە کاتێکدا تورکیا ڕوبەڕووی سەختی زیاتر دەبێتەوە، ئەوە پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا بەهێزتر دەبن. دەرفەتەکان دەڕەخسێنێت بۆ گوێگرتنێکی ڕاستەقینە لەسەر ئەو دۆسیانەی پێشتر لە بواری سیاسی ئەمریکادا سەرقاپیان نرابوونەوە، ینی ئەو دۆسیانە دەکەونەوە بەرباسکردن و ئەمەش شتێکی دروستە، هەرچەندە دواکەوت، بەڵام شتێکی باشە. پێم وایە سەرۆک ئەردوغان زۆر ڕوون و ئاشکرا بوو لەسەر ئەوەی دەخوازێت تورکیا بەرەو کوێ بەرێت و هەروەهاش پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا بە چه ئاراستەیەکدا بەرێت. خۆیشی لەوە تێگەشتووە و بە ئاشکراییش بەو ئاراستەیەدا ڕۆیشتووە. بەڕاستیش چەندان ساڵی ویستا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تا تێبگات لەوەی ئەردوغان چەندێک ڕشت بووە لەو شتانەی دەیگوتن. ئەردوغان دەیگوت وڵاتەکە بەو ئاراستەیەدا دەبات و دەژڵێت ئەمە شێوازێکی هاوبەندیە کە لە بەهاو ڕوانینی هاوبەش بۆ ئایندا هاتۆتە ئاراوە. ئەو بیرۆکەیی قوربانی بۆ یەکتری دەدەن. ئەردوغان دەمێک بوو وهای دەگوت ئەمریکاش بەردەوام بڕوای دەکرد کە ڕێک وایە. ئەوە تا لەم ساڵی 2010دا خەڵک لە ناو کۆنگرس و لە ناو دەسەڵاتی جێبەجێکردنیشدا لەو ڕاستیە بە ئاگا هاتوونەتەوە. ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان شتێکی دروستە کە پێویستە بە چاوێکی ڕوونەوە سەیری تورکیا بکەین و تورکیاش بە هەمان شێوە. پێویستیشە لە خۆشمان بپرسین ئایا چی بۆ تورکیا دەکەین؟ ئایا ئەوەی لەسەر وەختی شەڕی ساردا کردمان بۆ تورکیا، ئەوەی کە بێدەنگیمان کرد لە خوێنڕشتنی ژمارەیەکی بێشماری کورد لە وڵاتەدا، چۆڵکردن و وێرانکردنی هەزاران گوندی کوردنشین، ئێمە نەک هەر بێدەنگ بووین بەڵکو یارمەتی چەکیشمان دابین کرد بۆ ئەوانەی ئەو هێرشانیان دەکرد. ئێمە ئەو شتانەمان کرد، شتی تۆقێنەرمان کرد، بەڵام ئایا دووبارەی دەکەینەوە؟ پێم وانییە و هیواداریشم وەها نەبێت. ئەندامانی کۆنگرس لە هۆڵەکانی ئەنجومەنی نوێنەران و سیناتیشدا مشتومڕیان بوو لەسەر دانپێدانانی ژینۆسایدی ئەرمەنیەکان بوو و دەیانگوت ناتوانین ئەوە بکەین لەبەر دۆستە ئازیز و متمانە پێکراوەکانمان کە تورکیای و دەیان ساڵە پشتیوانیمانە. هەمان شتیش بۆ مافەکانی مرۆڤ و ڕۆژنامەوانی و قۆبرس و شتەکانی تریش بە هەمان شێوە. پێویستە پرسیان لە خۆمان بکەین کوان ئەو خەڵکانە، کێن ئەوانەی ئەمڕۆدا کۆچی لە تورکیا دەکەن. لەوانەیە دوو سەیەک هەبن لە نێوەندە هزریەکانی واشنگتندا و خەڵکی بەتوانان و دکتۆران هەیە و بابەتگەلێک دەوروژێنن لەسەر ئەوەی بۆچی پێویستە تورکیا جیاواز بێت و بۆچی ئەو گۆڕانکاریانە لە بەرژەوەندیمانە. بەڵام لە بوارێکی بەرفراوانتری ئەمریکادا پێم وایە پشودرێژی بە بەریەوە نەماوە و ئەمە شتێکی دروستە. دکتۆر مەروی بە ئەمجارە بزانم تۆ هاوڕای لەگەڵ ئارامە، ینی ئەمریکا دەتوانێت چیتر بکە؟ ئەو شتانی کە پێشتر چاوی لێپۆشی بوون بۆ لەمە دووە هەروە دەبێ یان نا؟ Well, unfortunately, I agree with all of your analyses, honestly, on this subject. بەڵێ بەداخەوە دەبێت بڵێم هاوڕام لەگەڵ هەمووشی کردنەوەکانی ئارامدا بۆ ئەم دۆسەیە. تەنها شتێک کە بتوانم وەک خاڵێکی ئەرینی سەیری بکەین، بەڵام بەڕاستیش خۆشم نازانم چەندێک بڕوان پێیەتی، بەڵام وەک وتم ئەگەر وەک لایەنێکی ئەرینی لێی بڕوانیت قسەم لەسەر ئەوەیە کە وێرای هەموو شتێک
بۆ ئەردوگان ئەگەر بیەوێت ببێتە ئەو جۆرە ڕێبەرەی وەک خۆی دەبینێت لەسەر هەردوو ئاستی ناوخۆنی و نەتەوەیش پێم وایە چۆنێتی دەرکەوتنی و خۆنمایشکردنی بە گرنگ دەزانێت ینی گرنگە بۆی چۆن خۆی نیشان دەدات گرنگە بۆی پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا چۆنە ئەمە بۆ نیشاندانی لایەنگرانی و هەروەها بۆ جیهانیش هەر بۆیە پێم وایە هەوڵی ڕزگارکردنی یان چارەسەرکردن دەدات پێشم وایە ئەگەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا فشار بخاتە سەر تورکیا ئەوە دەشێت ئەردوگان پاشەکشە بکات و بەڵام پێویستە بزانین ئایا ئەو فشارانە چۆن دەبن و چیش دەبن پێم وانییە ئەو سزایانە سەپێنراونەتە سەر ئەو دووەزیرەی تورکیا کاریگەریەکی ئەو تۆیان ببێت یان سزایەکی وەک ئەوەی پێشتر قەدەغەکردنی ویزا لە هاوڵاتیانی تورکیا ئەمەش کاریگەری نابێت بەڵام ئەگەر سیاسەتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سیاسەتێکی پرینسیپی و سیاسەتێکی جێگیر بێت بەرهەڵستی ئەردوگان بکات لەسەر ئەوەی کردوێتی بەرامبەر سەروەری یاسا ئەوانەی کردوێتی بەرامبەر تۆمارەکانی مافەکانی مرۆڤ زیندانیکردنی سەرۆک ئەمنستی ئینتەرناشنال بۆ نمونە زیندانیکردنی خەڵق تورکیا بە پلەی یەکەم دێت لە ناو ئەو وڵاتانەی ڕۆژنامەوانان زیندان دەکەن ئەوانەی لە باشووری ڕۆژهڵاتی تورکیا دەیکات بەرامبەر هاوڵاتیانی کورد پێم وایە دەبێت ئەمریکا سیاسەتێکی پرینسیپی هەبێت بەردەوام هەموو جارێک باس لەو دۆسیانە بکات کاتێک کە کاربەدەستانی ئەمریکا لەگەڵ کاربەدەستانی تورکیادا کۆبوونەوە و دیداریان دەبێت ینی بکرێتە شتێکی جێگیر و بکرێتە هەڵمەتێک ئەگەر وەها بکرێت ئەوە دەشێت شتەکان بگۆڕێن شتێکی تریشکەوە هەم لێ دەکات تا ئەندازەیەک بە گەشتبینیەوە لی بڕوانم ئەوەیە ئەردوگان تورکیای گەیاندۆتە ئەم ڕەوشە لەسەر شانۆی نێونەتەوەیی وهای لێ کردووە وەک وڵاتێکی بێزرا و دەربکەوێت بە شێوەیەک لە شێوەکان وەک ئێرانیان رووسیا لە ڕاستیدا تورکیا ئەو سەرچاوە سروشتیانەی نییە کە ئێران و رووسیا هەیەە تورکیا ئەو سەرچاوانەی وزەی نییە پشتیان پێ ببەستێت لەبەر ئەوەی هاوردەی دەکات تورکیا پشتی بەکاردارانی وڵاتانی یەکێتی ئەوروپا و ڕۆژئاوا دەپەستێت و بەشی هەرە زۆریشان لە ئەوروپان لە ڕووی ئابووریەوە زیاتر پشتی بەوانە بەستووە و هەر بۆیە پێویستیەتی لە ناو جیهانی ڕۆژئاوا بمێنێتەوە ئەمانە هەمووی ینی کەوتۆتە سەر ئەو شێوازەی فشارەکانی کە ئەمریکا پێویستە بیان خاتە سەر تورکیا و ئەوجا لەوانەیە گۆڕانی سیاسی لە لای ئەردوگانەوە ببینین دناوەک ئەوەیە بە هەمان ئاراستەدا بڕۆین هەر ئارام هەر لەسەر مەسەلەی گۆڕانی سیاسەتەکانی ئەردۆغان تۆ لە وەڵامی پێشودا ئاماژە بۆەوە کرد کە ئەم گۆڕانکاریە کەوتۆتە سەر ئەردۆغان خۆی وەکو سەرۆکی تورکیا من حەزەکەم بە کورتی پێم بڵێ ئەی رووسیا لێرەدا ئەو پەیوەندیانەی نێوان رووسیا و تورکیا لە ئێستادا ئەمە چەند کاریگەری دەبێت لەسەر ئەم سیاسەتانەی ئەردۆغان کە ئێستا هەیەی هەم بەرامبەر بە ئەمریکا هەم بەرامبەر بە ناوچەکەش. پێم وایە دەشێت لە ڕوانگەی واشنگتنەوە گەورەترین دۆسیەی پلانی S-400ەکانە کە رووسیا دەیەوێت بە تورکیای بفرۆشێت ئەمانە ئاستی لەشکری و ڕەهەندی داراییشی هەیە لەوانش سەرێکی تر دۆسیەکی ژیۆپۆلۆتیکە و هاوبەندیە تورکیا کە چۆتە ناو قوڵایی پێکاتەی هاوپەیمانەتی ناتۆوە کەچی ئێستا سەودای لەشکری لەگەڵ وڵاتێکی دەرەوەی ناتۆدا دەکات وڵاتێک لە ڕاستیدا دژی هاوپەیمانەتی ناتۆیە جا لێرە لە واشنگتن پشێویەکی زۆر هەیە ئەگەر تورکیا فڕۆکەکانی جۆری F-35 لێرە بکرێت و موشکەکانی جۆری S-400 لە رووسیا ینی سەودایەک لەگەڵ هەردوو لای هاوکێشەکەدا دەکات و تەکنۆلۆژیای هەردوو لایشی لا دەبێت کە بە ئاسانی ئەوەی رووسیا دەدات بە ئەمریکا و تەکنۆلۆژیای ئەمریکاش دەدات بە رووسیا لەوانەیە ئەم پشێویە جێ خۆشحاڵی رووسیا بێت لە کاتێکدا تورکیا دەیەوێت یاری بەم دۆسیە بکات و دەڵێت ئەگەر لەسەر ئەم سەودایە گرتمان بۆ دروست دەکەیت ئەوە دۆستە رووسیەکانمان هەن کە کێشەمان لەسەر ئەم دۆسیانە بۆ دروست ناکەن جا ئەوەیە کە تورکیا دەیەوێت یاری بە کارتی رووسیا بکات لەگەڵ ئەمریکادا و رووسیاش یاری بە کارتی تورکیا دەکات لەگەڵ ئەمریکادا جا بەڕاستی ئاڵۆزە و ئەم یاریکردنانی تورکیا لە واشنگتن بە باشی ناکەونەوە لە چوارچەوەی هاوپەیمانەتیەکاندا هاوپەیمان شتی وا ناکات بەڵام پێدەچێت لەم جیهانەدا ئەوە بێت کە تورکیا دەیکات زۆرێکیش لە شیکەرەوەی سیاسی لەو بڕوایەدان دەشێت سەرۆکی تورکیا ئەم سزایانەی ئەمریکا لە ناوخۆی وڵاتەکەیدا بە بەرژەوەندی خۆی بشکێنێتەوە ماکس هۆفمان لە نێوەندی گەشەکردنی ئەمریکا وەڵامی پرسیارەکانی مەحمەد تۆڕۆغلو لە بەشی تورکی دەنگی ئەمریکا دەداتەوە سەرۆک ئەردۆغان هەروە دێ ڕەوایی سیاسی خۆی لەسەر ئاسی ناوخۆیی
لەسەر زیادکردنی باڵی ڕاستەوی نەتەوەپەرستی بنیاد ناوە لەمەشدا گوتارێکی تایبەت بەکاردەهێنێت و بە مەترسی دەرەکی بۆ هەڕەشەر لە تورکیا ناودێری دەکا تا لایەنگرانی بە یەکگرتووی بهێڵێتەوە نمونەش هەن لەسەر ئەمە ئەو قەیرانە ئابوورەی ئێستا لە تورکیا هەیە و پێشتر ئەردۆغان دەیگوت پیلانێکی نێونەتەوەیە دژی وڵاتەکەی بۆ ئێستاش بڵێ ئاماژە بەو سزایانە دەکات و دەڵێت ئەمە ئەوە بوو کە باسم دەکردن یانیش بڵێت دابەزینی ئابووری تورکیا یان قەیرانی تری ئابووری وڵاتەکە بەهۆی ئەو سزایانەون کە لە ڕاستی لە ئەمانە بەرەنجامی ڕەوشی جیهانی ئابووری و هەروەهاش هەڵسەنگاندن و بەڕێوەبردننی هەڵەی ئابووریە لەلایەن خودی ئەردۆغانەوە پشێوی و ناجێگیری پەیوەندیانە لەگەڵ تورکیادا ڕەگ و ڕیشەی تایبەتی خۆیان هەیە و هەر ئەوەندەش نییە بتوانرێ بگوترێ تاکڕەهەندە چونکە کێشەکان زۆرن. دەزانی ئێمە سەیری قەیرانێکی قوڵەکەین چارەسەریەک لە ئایندەیەکی کورتە نابینین زۆر کێشە هەن تەنانەت ئەگەر کەمێکیشیان چارەسەر بکرێن ئەوە لەم پەیوەندیانەدا کاریگەریەکی ئەوتۆی نابن چونکە ناتوانرێت هەر هەمووی چارەسەر بکرێن بێمتمانەی هەیە لە نێوان هەردوو حکومەتدا هەستێکی دژە ئەمریکا هەیە لە ناو تورکیادا بەرامبەر ئەمریکا تورکیا لە ناو واشنگتن دۆستی نییە کۆنگرێز بەردەوامە بێ لە دانانی سزا و کۆتوبەندی نوێ لەسەر پەیوەندیەکانی تورکیا ئێستا بەڕێوەبەرایەتی ترامپ سەرقاڵی دۆسەیەکی گەورەترە کە ئێرانە و سەنگیەکان خراونەتە سەر ئێران ینی زۆر کێشە هەن تورکیاش دەڵێت وڵاتێکی سربەخۆیە و گوێ ناداتە سزاکان ئەوە ناکەین لە سووریادا کە ئەمریکا دەیەوێت و تورکیا ڕێو شوێنی خۆی هەیە ئەمریکاش دەڵێت نا ڕاوەستا تۆ هاوپەیمانی ئێمەیت لە ناتۆ و پێویستە بتوانین متمانەمان پێت هەبێت و پێویستیشە کارمان لەگەڵ بکەیت بۆ ڕێکەوتن لەسەر ئەو کێشانە جا ئەوەیە کە ناکۆچی بنەڕەتی هەن و نایبینم چارەسەر بکرێن ئەو شکەرەوەی پێمان دەڵێ کێشەکان وانە نابینێت چارەسەر بکرێن هەر هیچ نەبێت لە ئایندەیەکی نزیکدا ئەگەر ئەم کێشانەی نێوان ئەمریکا و تورکیا چارەسەر نەکران ئەم پەیوەندیانە ڕێک نەختانەوە زۆر شت هەیە لەوە دەچێت بگۆڕێ بۆ نمونە بنکە سەربازیەکەی ئەنجەرلیک ئەوە چی لێ دێ لە تورکیا Yeah, Incirlik is a very important issue because this particular airbase is one of the major, I think, fundamental things that. بەڵێ ئەنجەرلیک دۆسەیەکی زۆر گرنگە چونکە بە تایبەتی ئەم بنکە ئاسمانیە تەنها شتێکە تورکیا لەگەڵ هاوپەیمانەتی ڕۆژئاوادا بیهێڵێتەوە تەنانەت ئەگەر هەر بە قسەش بێت بەهایەکی سمبڵی گەورەی هەیە و نیشانی دەدات تورکیا بەشێکە لە ناتۆ وەک ئەندامی ناتۆش دەمێنێتەوە لە ناو تورکیاشدا ناتۆ کردەی گرنگی لە شکریانەی دەکات ئەمەش هۆکارێکە کە پەنتاگۆنیانی وەزارەتی بەرگری ئەمریکا داکۆکیکارێکی سەرەکیە لە تورکیا وەک پێشتر ئارامیش ئاماژەی پێکرد لە زۆر دۆسیە ناکۆکی لەسەردا کاتێک دەچنە بەردەم کۆنگرس وەک بەرنووسی ژینۆسایدی ئەرمەنیەکان پەنتاگۆن هەمیشە لەگەڵمانەوەی پەیوەندیەکانی تری لەگەڵ تورکیا چونکە دەستڕاگەیشتنیان بە ئەنجەرلیک دەوێت ئێستا ئەوە بۆ چەندان ساڵە داوا هەن لە ناو واشنگتن تا تورکیا لە ئەندامەتی ناتۆوە دەربنرێت لەسەر بنچینەی ئەوەی وەک ئەندامێکی ناتۆ کار ناکات و ئەوەش کە چەند ساڵێکە هیچ یارمەتیەکی ئەرکەکانی ناتۆی نەداوە بەڵکو بە پێچەوانەوە دژی ئەو ئەرکانەش بووە بە نمونە سزاکانی سێپێنراونەتە سەر ئێران بەهۆی ئەمانەوە داوا هەن تا تورکیا لە ناتۆدا نەبێت دەزانیت هیچ میکانیزمێک نییە بۆ لێسەندنەوەی ئەندامەتی لە ناتۆدایان بڵێت دەخرێتە دەنگدانەوە ئەندامەکان کۆ دەبنەوە و بڕیار بدەن بێگومان تورکیا خۆی دەتوانێت بڕیاری چوونە دەرەوە بدات لە ناتۆ بەڵام پێم وانە ئەوڕوو بدات چونکە ئەردوگان زیاتر دەخوازێت هاژوهۆش بکات و وەکلەوەی شتێک بکات چونکە بەبێ ناتۆ تورکیا ناتوانێت ئاسایشی خۆشی دابین بکات بەو شێوەیە کە کردوێتی چونکە ئەو ژێرخانی ئابووری و بەرگریەشی نییە کە یارمەتی داوە بەو شێوەیە هەبووە ئاسایش دابین بکات جا بەڕاستی ئەوە لە بەرژەوەندی تورکیای لە ناتۆدا بمێنێتەوە و لە بەرژەوەندی ئەمریکاشە تورکیا لە ناتۆدا بهێڵێتەوە وەک باسمان کرد رووسیا بە نمونە گرنگە چونکە تورکیا هەروادیە و پەیوەندیەکانی لەگەڵ رووسیادا زیاتر دەکات لەوانە سەودای S-400 ئەمە وەها دەکات تورکیا وەک کارکتەرێکی لێ بێت لە شێوەی SP تەروادا لە ناو ناتۆدا کار بۆ ناسەقامگیری و ناجێگیری هاوپەیمانێتێکە دەکات ئەمە شتێکە رووسیا دەخوازیێت بیبینێت و واشنگتنیش ئەمڕۆڵی تورکیا دەبینێت لە ناو ناتۆدا جا بەڕاستی ئەوە پەیوەندیەکی پڕ لە پشێویە کە بەردەوام دەبێت
that it continues. ئەرام بەڕای تۆ ئەم ڕوانینانی کە ئێستا بەرامبەر بە تورکیا هەن لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە پێ دوایە هەڵوێستی پەنتاگۆن و وەزارەتی دەرەوەی ئەمریکا یەک بخا بەرامبەر بە تورکیا؟ بەڵێ پێم وایە بەگشتی ئەمڕۆ لە جیهانی ئەردوغاندا دەژین ڕەوشەکە بەرەنجامی ئەو بژارەیە کە خۆی و حکومەتەکەی کردویانە ئەگەر بەخواستی ئێمە وایە وەک ئەمریکا ئەوە پەیوەندیەکانمان لەسەر ڕێڕەوی خۆی دەهێشتەوە و ئەو پەیوەندیانەمان بە هەمان شێوە بەڕێوەردەبرد بەڵام ئەردوغان جیاواز بیری کردەوە و بڕیاریدا وڵاتەکەی بە ئاراستەیەکی تردا بەرێت وەک پێشتری ژوتم زۆر ڕوون بوو لەسەر ئەوە و بە کاوخۆش هەنگاوی بۆ ناوە جاکاتێکی زۆر دەوێت بۆ پەنتاگۆن تا ئەم شتانەی بۆ دەربکەوێت بۆ وەزارەتی دەرەوەی ئەمریکاش بە هەمان شێوەیە لە هەندێک باردا ئەو دوو دامەزراوەیە لەوانەیە دواشوێن بن بۆیان دەربکەوێت بەڵام دامەزراوەکانی تری ئەمریکا بۆیان دەرکەوتووە و پێشم وایە ئەوە لە کۆنگریسەوە دەست پێ دەکات بەڵێ کاتی دەوێت و ئەو باجەی داڕێژەرانی سیاسەتی دەرەوەیی لە پەنتاگۆن و وەزارەتی دەرەوە دەیدەن زۆر زیاتر دەبێت ئەگەر بێت و ڕوونتر بیر بکەنەوە لێی پێم وایە ئەوجا ئەنجەرلیگ دەبێتە بەشێک لە وتوێژانەوە و لە پەیوەندی بە ناتۆشەوە لەوانەیە تورکیا وەک ناوی وڵاتێک لەو هاوپەیمانیەتیەدا بمێنێتەوە جا ئەم شتانە ئەگەری سەرهەڵدانیان هەیە لە چوارچێوەی گۆڕانکاریەکاندا ئەگەر بێت و ئەم ڕۆژە بەرەو خراپتر ڕۆی ئەم پەیوەندیانە بە تەواوەتی گەیشتە و ئاستی کە بڵین دابڕان دروست بووە تورکیا چی لێدە؟ ئەوە پرسیارێکی زۆر گرنگە و زۆریش قورسە بۆ من ئەو ئایندە دوورە ببینم کە زۆر جێی پێشبینی نییە هیوادارم نەگاتە ئاستی پێکدادان پێشم وایە هەندێک ڕێگە هەن دەتوانرێت بەرەو پێشوونی لێ بێتە ئاراوە کە لەوانەیە بە پێچەوانی بژاری گۆڕانکاریەکانی تورکیا بن بەڵام بە بێ هیچ گومانێک دوژمنکاری نەبێت. دکتۆر مەروی سی چرکە. Dr. Mervi, in 30 seconds, please. I think, unfortunately, we're headed towards a direction where we'll see more sanctions coming from either Congress. بەداخەوە بە ئاراستەیەکدا دەڕۆین کە سزای زیاتر دەبینین جا ئایا لە کۆنگرسەوە بێت یان ڕاستەوخۆ لە بەڕێبرایەتەکەی ترامپەوە. ئەردوگان وڵاتی تورکیا لە هاوپەیمانە ڕۆژ ئاوایەکان دووردەخاتەوە. تورکیا چیدی ئەو کۆمارە نەماوە کە دەمانناسی لەژێر سایه ڕەجەب تەیب ئەردوگاندا تورکیایەکی تەواو جیاواز دەبینین پەیوەندی جیاواز ناتۆیەکی جیاواز و بەداخەوە تەنها شتی نەرێنی دەبینم بۆ ئایندا. دکتۆر مەروی ئارام زۆر سپاستان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاستان دەکەم. تا چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرموو.